هزي أجنو هواي جيانه حتى ديتواي هرچا وريتي حتى ديتواي هرچا وريتي هلورچی منالی هران دجنه لای نمانی جانم من وینی با خوانم لای نمانی جانم من وینی با خوانم بدل چودری دکم بنوان آرامی جانم بنوان هاوی
مامۆستاجیان دەم خۆش کاکە ناوەجیان بەڕاستی تۆ ڕێگا سەختەکەی هونەر هەڵبژاردووە چکە هونەرێکی قورس و گران هەڵبژاردووە وایە مامۆستا چونکە زۆر گەنجەیە کە لە تەمەنی مای یەکسەر بچێ بۆ ئەوەی بند و شتی سەریع و یعنی لەگەڵ ڕێزبانی ئەوە زانم شتێک پارە پیاکەونەوەعیان بەس کەم کەسێ ئەم هونەرە ڕاستە هەڵبژێرێت لەم سەردەمەیە من هەر لە سەرەتای مناڵیمەوە خولیای دەنجی مامۆستا مەزەر بووم زۆر جۆ لە گۆرانەکانی ئەگرم کتێبەکەیم هەیە تێکستەکانی بەردەوام خوێنەوە ئەوش دایمە لە بەدەستی ئێمە ئەوە ژەر کتێبەکەی مامۆستا مەزەرە لە لووتکەی هونەری کوردیە کە ئێمە شانازی بۆ بکەین مەزەری خالقی لا ئێمە ئەو ڕەمزە جوانەیە کە هونەری کوردی شانازی بکات و ئێوەمانانش ئەمە من پێتان ئەمە هەنگاوێکی قورسە بەڕاستی کە تۆ هونەرە جوانە پێشکەش بکەی ئەوە من ئومێدێکی زیاترم پێدەکا کە زۆر سپاس دەکەم مامۆستای دەستخۆشیت بەڕاستی دەنگێکی خۆش بوو هیواداریم بە دڵی ئێوە بینەران و بیسەران بێ پشتێوەی خۆی هەرچەنە لە هەموو دنیای خۆتان نەزان کە تەقلید دەکەیتەوە ڕاستە تۆ تەقلید دەکەیتەوە لەبەر قوتابخانە گەورەکە خۆی زۆرەوە گەورەترەوە ئەکید وایە بەس من مامۆستا حامید ئەوەی دڵم پێخۆشە دایمە نازانم چۆن ئەم دەنگخۆشانە ئەدۆزێتەوە چەندین دەنگخۆش و جەنابەتی بە من زۆر سپاسی مامۆستا حامید دەکەم هاوکارێکی باشی منە برامە یعنی من وەکو برای خۆم سەیریەکەم یعنی وەکو شتێکی ترنا وڵا کاک نامە کۆمەڵێک گەوهری بە من ناسانەوە بۆ منە سامانی زەڕەنگەری ماملەی بە من ناسانوە کاکە دانای متعجەباری بە من ناسانوە شکر خەیاتی بە من ناسانوە و چەندین گەوهری تر کە ئێمە چەند ساڵە هەرچی دەنگخۆشەکە بێت ینی ئەمێکێکە لەو کەسە دڵسۆزانەی لەبەری خۆی هونەرمەندە ئەڵە نرخی زێر لای زەڕەنگەرە ئەکید وایە ئەم حەزەکە کە ئێوەمانان ئەو هیوادارین هەمووی چاوی لێ بکات بەڕاستی وەڵی ئیرەی زۆرە ئیرەی یا بە کورتێڵە بەغیری زۆر لە هونەرە هەیە بەعکسەوە کە شتێکی وا بینە حەزناکە و کەسە تر بێت بەس مامۆستا بە پێچەوەنەوە بنەمێ وڵی سپاسیشی تایبەتی تۆ بکەم بەڕاستی کە تۆ توانیت ڕاستە من مام شکر ڕێزی تایبەتم بۆ هەیە هونەرمەندێکی گەورەیە بەس تۆ توانیت لەم شارەیە هەردووکمان ئەلبەتە تۆ کاتە شوێنێک هەبوو ستۆدیۆت هەبوو کە توانیمان چەند بەرهەمێکی مەقامی مامۆستا شکر خەیات لە ڕێگاک جەزای بەڕێزەوە ڕاستی و کاتە ئێستا نەخشانمان لەو ماوەیە بۆی کاک جەزاوە ینی مامشکور هاتەوە دەڤەری سلێمانی هەر بەڕاستی بەوانەی مامۆستا حەمیدەوەکەون مامشکورم ناسی تر لەو کاتەوە هەتا ئێستا ڕەنگە بە هەردووکمان و یا بە دەستگای گەڕیان و بە کافترێ زەردەشت و فەرمانبەران بە یەکەوە لەوەچێ سەتراکمان بۆ ڕیکۆرد کردێ کە ئەمە شانازیی گەورەیە بۆ مێژووی ئەرشیفی هونەری ڕاستەنهی مەقامەکەکردنەوەکانی داهاتومان دڵنیام ڕۆژە لە ڕۆژان وەکو وانەیە مامۆستا خۆێزانێ ئەبێ بگەڕێنەوە سەر ئەو مەقامانە من شانازی بۆکەم لێرە وسڵاوە نێرم بۆ مامشکوری خەیات زۆر ڕێزمانێکەمە درێژی بۆ خۆزم کاک نامەجان تۆ خۆت باسی کردەڵی من هەر لە مناڵیەوە حەزم لە بەڵێ بەردەوام چەند وەختەی تر بەتەواوی لەگەڵ مایکایە لەگەڵ ئەم جۆرە وڵایەتانە دەرەکەویت من هەر لە تەمەنی مناڵیەوە کە زۆر بچووک بووم یعنی ڕسمی مناڵیم هەیە کە تەپڵێن ناومەتی و گۆرانی وتەوە بە مناڵی دەرکەوتنی میدیاڵم نانا وەکو میدیا تقریبان 4 ساڵێک ئەبێت 4 ساڵێک ئەبێت لەگەڵ کۆمەڵێ ئەزیزە بۆ نمونەیەکێک لەو ئەزیزانە ئەم پیاوەیە گۆرانی ئەڵێم یعنی بەس من خولیای من بۆ ئەوە نییە کە پارەی پێپیاکەم بەڕاستی من ئەوەی کە هەمە ئەمێ پێشکەشی کەم بەبێ مقابل کاک نەوەچێن ئێستا سوشیال میدیا زۆر گرنگە ئێستا تۆکانی مەسەن دانشی لە ئەکاونتێکی خۆت لە پیجێکی خۆت ئێستا بۆ نمونە چەند ڕۆژێکە گەنجێکی چایەکی بوو بە بابەتێکی زۆر گەرمی سوشیال میدیا ئەنی بەڕاستی دەنگخۆشێکی بێ ئەندازەیە هات دوێنێ سەردانی کردین لەوە لە مامۆستا حەمید دەکەم لەوە یارمەتیمان بە بەڵێنمان پێەیە کە ئیشێکی جوانی بۆ بکەین دوێنێ لامان بوو لەم ڕۆژانە ئیشەڵا کاکە دیرمانی چایەکی لەناو سوودەکانی گەڕێنە بەرنامەیەکی کوڕێکی زۆر دڵخۆش و زۆر تۆ مەبەستمێ تۆ دەستە خۆش بێت کە تۆ دەرکەوتوی ئەگەر لە میدیا دەرکەوتبی لە میدیای تایبەتی خۆشە دەرپێوی هیواداری خزمەتێکی کاک فاروقی شارۆی هاوڕێی هەموو کاتێکی گەڕێ میدیا سڵاوتان لێ بێت تەمە بارز بن زۆر سپاس دەکەم سواز بۆ تۆ کاک ناوەجان هیچ شتێکتر دامادەیە پێشەشمان بەڵێ لە خزمەتانین بەسەر ئێمە هیراکتانەکەین بەڵام ئامانەکە بگەێنین خۆشەویستانی گەڕێ میدیان بەرنامەیە ڕاستەوە خۆ پێشکەشەکرێ وەکو باسمان کرد لە هەر شوێنێکی ڕاستەخۆکان بینەرمانن ئەتوان لە ڕێگای سێژمارە مۆبایلی گەڕێ میدیا کە لەسەر شاشەکەشەیە 0 1970 471 52 64
یاخۆ ژمارەی ڤایبەرمان 0 1950 یاخۆ ژمارەیەکی ترمانەیە کە وەتساپیشی لەسرە 0 895 ئەتوان پەیوەندی بکەن بە بەرنامەکەەوە. سوپاسانەکەم. پێشکەشەکەین دیارە کۆمەڵە کێشەی تەکنیکیمانە بوو لە هی کارەبا و لە هی گەرمی ناوستێدوەکە و لەگەڵ کۆمەڵە کێشەی تەکنیکی تر و ئەوەی کە مژدەخۆشەکەی ئەوەیە گەڕامیدیا لە سەرتاسەری کوردستان دەتوان لە ڕێگەی کەناڵ ناوخۆیەکانەوە بینەرما بن. سواسانەکە. لەگەر تایان ڕەشەبای سلێمانی لەسەر دڵتایان تا شەبەردیاگری داخی ئەغلە چایان شاڵاوی بە گوڕگوڕی لەسەر دڵتایانە سەهۆڵ بەندانی سابڵاغی لێتایان نابینەوە لە هەر لایەکیان لە شێدم لە هەندڕانیا خودی بم چێچەی دڵێم پێر ئەوینە و بیرد لە دڵ زۆر بەتینە و دەچمە هەورازنای هەوران هاوارەکەم لای پەریان ئای کەبیری دڵ کەبیری داد کەبیری تۆ دەکەم هاوار بیر تاکەم قوربان بیر تاکەم خۆشەویستی من لەگەڵ تۆ بەرهەمی ژۆن و خەباتە وەک بەهاری کوردەواری کۆرگۆڵ و لاپاوی سەختەن جارێ بە کۆڵ جارێ بە دڵ یاد و بیری تۆ مەبەستە ئای کەبیری دڵ کەبیری داد کەبیری هاوار بیر تاکەم قوربان بیر تاکەم هەی یاری شیرین هەی یاری شیرین
دل داری جاران که زبون کم یارای کم یار خواست کم یارشی کم یارای کم یار خواست کم یارشی دم گردومم گردی ها عجب یارشی قد باری که شلو من جن تو رفتارشی ونو شام دستی ماه بمایو ونو شام دستی ماه بمایو خلقم پیشاد بونه هاور آمل رنجارو خلقم پیشاد بونه هاور آمیش رنجارو کم یارای کم یار خواست کم یاری کم یارای کم یار آی کم یاری دم گردومم گردی ها عجب یارشی دەست خۆش مامۆستا حەمیدجان دەمتان خۆش بێ دەستان خۆش بێ زۆر سپاس دەکەین خات و کرشن سادیەکەم کارمەندی خۆبەخش و مادوونەناسی گەڕامیدیا پەیامنێر و وێنەگری گەڕامیدیا زۆر زۆر سپاس دەکەم ئامادەکاری زۆرێک لە بەرنامەکانمان هەڵەستاوتان لێ بێت و بە خێراتی میوانە بەڕێزەکانەکەم سەرکەوتوو بن زۆر سپاس کا کامیلتایی هەڵەستاوتان لێ بێ یەخوا مادوونە بن کاکە زایگۆڵ ماشەڵڵا لەو سەوتە سپاس کا کامیلجانیوادەر ئێوە چێژی لێ بگرین و ئارام بنەوە پەیامی گەڕامیدیا بۆ خەڵکی خۆشەویستی کوردستانەوەیە ئێمە تاکە کەناڵی ئەهلی سربەخۆی بێلایەنی ئاوی ئاوین ینی شەفافی نکۆ ئەوە ئەوکۆ ئاوی سلێمانی سەر بە هیچ شوێنەگری هەموو ئامانجێکشمان تەنها ئارامکردنەوەی خەڵکە چکە بەڕاستی خەڵک گوناحی نییە هەچ کەناڵەکاتەوە لەگەڵ ڕێز بە ناڵم هەموو کەناڵەکان ئادوای نانن کەناڵێکی خۆیان هەر باسی نەخۆشی و ناخۆشی و موچە و قەیران و دنیا کاو لەبێت و رووسیا لەم ڕۆژانەیە ئەتۆمەکە بەکارێ و دنیای تر ئەخیرە بێ مامۆستا بە حسابە بێ دروستکایی خۆشی تیانەمەوە هەر زیڕاکەی جا بۆچی ئێمە دۆزە دڵی خەڵک خۆش نەکەن ئەوەی ئێمە باشترە جا ناشبێ هونەر بۆستێ مامۆستا ئەگەر من و تۆ بۆ مام کردەیە کە بودجەنێن بودجە تەرخان ناکە بۆ هونەر کە هیچ بین حەیەک نییە مەسەلەن کە بۆ کۆنسێتی هیچ پارێ تەرخان ناکرێت کە بۆ چالاکەی تۆ هیچ ناکرێت مەس ئەبووە بۆستینە جاگە بۆستینە ئەو هونەرش بۆ خۆی لەم کاتەیە طبعا ئەوەی کە زەرەرەکە کولتور و هونەری نێتەوەکەمانە ئەوەی کە قازانجیەکە طبعا ئەوەیە کە ئەو وەزعی خۆڵخانەوە چکە بەڕاستی هونەر ئەوەستێ دەگەر ئێمە نیکەین تۆ نیکی ئەو نیکات سەمامەسا حەمی دەبینم مۆزیک سەرشەقام پێشکەشەکە خەڵکێکی زۆر لەو شوێنەیەکەم مۆسیقایەتیا پێشکەشەکە لەگەڵ ڕێزمە من چەند جارە و گلەیم گەیان و بەلایانی پەیوەندیدار جاران هەندێک خەڵکی نامۆ مەسەرەن گڵۆ بە ڕۆژە خواردن و خەڵکی لەگەڵ ڕێزمە بەبێ ئەتەچێت کەیەتە دەرەوە لێ زۆر جار بینیمە خەڵک بە دزاشەوە بە تراسوودەوە جگەرە کێشان و خەڵکی سیر و سەمەرە خەڵکی زۆر جار کە بڵێم گومانی وی لێ بکرێ بڵێ تاوان خەڵکی ئەو خەڵکانی کە سیر و سەمەرن لەو شوێنە نکۆ بنەوە بەڵام ئێستا کە مامۆستا حەمید بەخۆی و موزیک شەقامەوە چێتەوە ئەوێ بێ بە شوێنێکی ترە بێ بە شوێنێک پڕێ بێت لە خۆشی لە خۆشەویستی لە هونەر لە مۆسیقا وڵی لە دنیا ئەمە پێویستە مامۆستا جوانێکی زۆر تایبەتی هەیە وانەکەکەن چکە من زۆر وڵاتان نەگەڕەوە بەڵام کە تۆ ئەسا بچۆ بۆ تورکیا ئەم مۆسیقای سەرشەقامە لە چەندین شوێن پێشکەشەکرێن ئەو وڵاتانە لە ڕۆژهەڵات لە ئێران بە هەمان شێوەیە
ئەو وڵاتانە حەزەکەن کولتوری نێتەوەکان تۆچی چاک خۆیتەوە بە ئیجباری جۆر لە مۆسیقای وڵاتە بچکە مۆسیقاکی خۆیان پێشکەشە لێرە تا چەند ساڵە لەو پێشەتا کاک سەلاح و کۆمەڵە خەڵک و کولتوریان دایەنە گۆرانی حەسەن زیرەک لەگەر ڕێز بچێت چایخانەکانەوە خۆ ئەوش هەر هونەرە بەڵام ئەوم کە سووم و گۆرانی عەرەبی و گۆرانی تورکی و باش ئاخی تۆ هونەرێکەکەی وڵاتەکەی خۆت حەق نییە مامۆستاوانە من لە تووشیا تۆ خۆ چووی مۆزیکی شەقام ڕێگای نایە میلۆدی کوردی لێ طبعا مامۆستا حەمید مۆزیکی شەقامی بردە تورکیا وای زانێ بوو بە هەمان شێوە ئەتوانەیە لێ ویستە بوو چەند میلۆدیکی کوردی بە مۆسیقا نەک بە گۆرانی بڵێ ڕێگریان لێکردبوو هەر باش و نەشیان کرد وەڵا وتیان پێویست ناکەێت ئەوانە برادرێک لێ وتی تۆ بمەوە ئەم مۆسیقا لێ بچی سەر شەقام تەچید بە سازەکە لەسەر تاشکێن نە تووشی کێشە من خۆم دڵنیام لەوە کە تووشی کێشە بەس هەر چۆنە بێت چەند میلۆدیەکم لێ وەڵا تورکیش و کوردیشم هەر لێە بەڵام چار نەبوو یعنی ناکرا یعنی دەست خۆش وێڵام من مامۆستا حەمیدم بینیوە تەنان لە ئێرانیش بۆ ئەرمینیا جوانە چووی بۆ ئەرمینیا لە ئەرمینیا بە ئارزوی خۆم مۆسیقام ژەن لە سەر شەقام لەوێ میران قەراقی هونەرمەند لە هەولێرەوە گوڵ و دڵی نردووە کوڕەگەرمیانی ئەڵە سڵاو ڕێزمان بۆ بەرنامەی هونەرستان ئەو میوانە بە ڕێزانە کاک فاروق شارۆ جارێکی لەڵە ماشەڵا دەنگ خۆشە ئینشاڵڵا تەمان درێژ بی کاک نامە بە تۆ زۆر سپاسیەکەم سپاسی چای ماچەکەم خۆشەویستە ڕەنجین گوڵی نردووە ڕەنجین زۆر سپاس دەکەین ئەگەر بکرێت کاکە نامۆجان هەر گۆرانەکانی مامۆستا مەزەرەڵیتەوە وەڵا ناشتی تریش ئەڵێم بەردەوام گۆرانی خۆشە هەموو گۆرانەکان بەس من مەبەستم ینی هەر لەو ڕێبازای خۆ دۆزیێتەوە من زۆر تایبەتە لە مامۆستا مەزەریانی لای هەموو کەسی بەڕاستی بەڵام ینی توانای گۆرانی وتنەوەی ئەوانی تریشم هەیە زۆر پێم بەپێی توانایانی ئێمە لە خزمەتە بین هیوادارین گەورەی خۆتان پێشکەشمان بکەی زۆر سەرچاو ئێوەش پرسیارتان نەبێت لە میوانە بەڕێزەکەمە توان لە ڕێگەیار سێژمارە مۆبایلی گەڕامیدیاوە پەیوەندی بکەن بە بەرنامەکەەوە ئێمەش لە خزمەتان نبین. بخشی دلداری و وفا گوشنی عشق و صفا امرو گبارانا هست ای نازنی بخشی دلداری و وفا گوشنی عشق و صفا امرو گبارانا بلبلی باخی دل مست و غزل خانه کی جلای ناز داری گل لال ایوانه بلبلی باخی دل مست و غزل خانه کی جلای ناز داری گل لال ایوانه لانه پیمان من گلشن میخانه من جشنی بهارانه لانه پیمان من گلشن میخانه من جشنی بهارانه
بسر حريري صوزي لبشني نسيمي سحر لغن شميونا دشت در سر بسر نسيمي صوزي لبشني نسيمي سحر لغن شميونا ناچه تو نیادم او رجا زرجانا دو خوش و شاد و مزدن لنام خیمانا پارک ام وقت بو هر دو بدو دو بدو بدو بوستانا پارک ام وقت بو هر دو بدو دو بدو هلم بوستانا هلم دەستان خۆش بێ دەست مامۆستاجان دەم خۆش کاکە نامۆجان قوربانم زۆر سپاس بێنا قەرەداغی هونەرمەند دەڵێ ڕێز وسڵاو بە کاویزای سا زمیانەکانی سوپاس یەکەم کوڕەگەرمیانیڵە کاک حەمید هونەردۆستە پاڵپشتی دەنگخۆشەکانە دڵنیام کەوە منیژەوە دەمێکە وەسپەی مامۆستا حەمیدم کردووە لە پشتی دەرکەوتنی زۆرێک لە هونەرمەندانەوە یعنی ئەو کە من ئاگادار بم زۆر کات ینی دایمە ئەو کەسانی کە بەهرەیەکیان تیا بۆ ئەمایان دۆزێتەوە منیش جارێکتر ڕێگەی مامۆستا حەمیدەوە بە دیداریان شادم مامۆستا پرۆژی ئێستای خۆت چییە ینی بەدەر لە موزیکی شەقام وڵای پرۆژەکە ئەوەیە ئێستا خەڵک وای کردووە کە من بۆ خۆم یعنی هەوڵبم بمە پرۆژەیەک دەنگخۆشە دۆزنەوە چۆن ئێستا بەڕێز کرد بە منێ ناسێ منیش دوایمە بە خۆشەویستی وەک توێ ناسێنەوە ئیتر ئێمە دواتر گرنگەوەی ئێمە ئەم هونەرە ئەم خەڵکە ئەم گەنجە جوانانەمان بتوانن لەم ڕێچکە ڕەسەنایەتیە بەردەوامیان بکەین لانی کەم ئەگەر نەتوانین خۆمان هونەرێکی باش پێشکەشکردیان لە خۆمانە نەبێ ڕێچکەی مامۆستا بەرزەکان بگرینە بەر دوایش توانین دنیایکی خۆمان بدۆزینەوە لە ڕێگەی هونەرەوە یعنی دنیایش هونەری تایبەت بە خۆمان دروستکەین بەڵام لانی کەم لە ڕێچکەی گەورەی مامۆستا مەسەر مامۆستا ماملێ مامۆستا عەلی مەردان مەسەلەن لەمانە لا نەدەین مامۆستا حەسەن زیرەک ئیتر من پرۆژەکەم ئەوەیە مۆسیقای سەرشەقام هەمیشە هەر بەردەوام ئەبێت هەرچەندە هەر خۆبەخشە خۆ بەڕێزیش ئاگاداری ئیتر هەر ژەنیارێکی دەست و پەنجە ڕەنگینی ئامێری ژێدار یان کەمان بێ عود بێ ساز بێ ئەو جارجاریان سنتور ئەو کەسان ئەتوان بەشداری نەکەن بەس داوای لێبردنەکەمە لەم بەرنامە جوانی تۆشەوە بۆ ئامێری سایزەر زۆر کەس حەزەکە بێت بەڵام بەڕاستی من ڕاست بێراوم کە بەس ئامێری ژێدار زۆر هاوکاری ئەو کەسانشکم کە بەس ئامێری ژێدار بژانێن دەستخۆشی لێکەم بێگومان قوربان لەسەر هونەرەکەی کاکە نامۆژەکە قسەی بکەین زۆر جابن وەڵامی زۆر کەسێمە مەسەن پێیان خۆش دێ مەسەن تەقلیدی هونەرمەندە دێرینەکان بکرێتەوە بەس من بۆچوونێکی ترم هەیە بە بۆچوونی من خۆی بەردەوامبوونی ڕێچکەی ئەوە ینی گەنجێکی تر هانەیەات ئەو گەنجانە ئێستا لەوە چە تااقەتی نەبێ بچێت سیدیەک پەڕێ گوێ گۆرانی بێژە دێرینەکان بگرێت وەکو ماملێ و حەسەن زیرەک و بەس ئەنە بیانووی زۆرە ئەڵێ و کاتە لەوانە کوالیتی نەبوو بەهی هەندێک لە گۆرانی بێژە کۆنەکان مۆسیقاکەی ئەنی هەندێک مۆسیقا بۆ هونەرمەندی نەمر حەسەن زیرەک عەزب کراوە لەوانە مامۆستا حەمید بزانێت بە ئۆکردێنێک عەزب کراوە ڕوعی هەرتیانە گۆرانێکە ڕوبعە ئەنی مۆسیقایەکی ئەوەنە خراپ پێشکەش کراوە بەڵام چکە هونەرمەندەکە خۆی لەو پەڕی ئاستێکی بەتوانەیە بووە جوانترین بەرهەم پێشکەش کرد بەڵام ئێستا کە ئەم گەنجانم گۆرانیە تازاکەنەوە لەگەڵ تەکنەلۆژیای ئەم سەردەمایە شتێکێکە ناوی کوالیتیە مەسەن زۆر لەم هونەرمەندانە ئێستاین گۆرانەکان ئەڵێنەوە بە کوالیتی ئەم سەردەما بۆ بێزووترێ بڵێ کە هەیە بۆ تەکنەلۆژیە ئەمە واکە گەنجەکانی تریش ڕابچێشە گوێ لە گۆرانی ڕەسەنانە بگرن نەچەند گوێ لە گۆرانی نامۆشتی سێ و سەمەرە بگرن گۆرانی وا پێیا بۆ ئێستا وەڵی هیچ خزمەتێکی هونەری نەتەوەکەمان ناکە کەلیمەی نەشاویتە شتی زۆرسە وڵی بەرانێکیان بۆ نردم باوەڕم پێ بکە گریانم هاو بۆ هونەری کورد هەریعی نازانم چی ئەڵێ کابراە بۆ خاتری خۆ کەلیمەکە هەر ئاسانە بە گۆرانیەکە قەیناگە لە سە تەلەڤیزۆن لێ بیرێ بە قیام نووسە زای دەشدا بەڵام ئەگەر لە شوێنێکی گشتیا بوویت و لەناو سیارێکی عاما بوویت و گۆرانی لێرا خۆڕی چۆکەی بەسەری خۆتە وەڵی بۆ ناو خێزان نەبێت ناوەڵی نازەمەوە تێبینیوانتان کرد چۆن کاک جزایەکی لەو شتانەی کە من لە توورشا بینیم بە ڕێگای ئەڕۆشتم دوو گەنج کەمانێک و تەپڵێکیان بەدەستەوە بوو جا من هاوڕێکم لەگەڵ بوتی حەزەکەم و کەمانە بدەنە دەستی ئەم هاوڕێک یعنی من تۆزێ مەسپارێمە
کەمانەکەم لێ وەرگرت و هەر یەویستم ئەسپ بکەم یەکسەوتی تورکی لێبە ناڵێت ینی باوەڕکە یەکسەر باوەڕەکەم وتم تۆ سیرکە نانا خۆربان هەستەکە ئەوان هەستیان وایە لەبەرەوەی وڵاتی خۆیان خۆش بەس منیش بڕیارم دابوو کە ئەوە باتخوا لێرەشەوە ئاشکرایکەم لە سەراوتم لەبەرەوەی ئێمە وڵاتەکەمان وڵاتێکی گەشتیاریە ینی سلێمانی بەهۆی دوکان و ئەحماوە و قەراخوە شار باژێڕی جوانمان هەیە عەرەب زۆر دێ یان گەشتیاری هەموو وڵاتەکان سەردانی سلێمانیەکان من بڕیارم دابوو کەم کەم هونەری بێگانەش بژەنم بەڵام وەڵاهی کە سەردانی ئێران و تووشیان کرد بڕیارم دایتر من بەس کوردی لێبە وڵی مامۆستا خۆ ئەوەش گرنگە بەڵام باوەڕ پێ کەس بە قەدە کورد ئاشتی خواز نییە کەس بە قەدە کورد درگای واڵانیە بۆ هەموو کەسێکانی من باوەڕەکەی ئێمە جاروێ لە گەڕامیدیا هونەرێکی ڕاستنی عەرەبی ژاروێ پەخشەکەین لەبەرەوەی عەرەب لەم شارەیە ئەژی لەگەڵمانە ئێمە ئامانجی ئێمە هونەرمەندی ئاشتی و پێکەوە ژیانە بەڵام ئەوانە شۆڤینین ئەوانە خراپ بیرەکەنەوە ئەوانە ئێمە لەبەرەوەی کورد هەرگیز داگیرکرد نەبووین خەڵکمان داگیر نەکرد ئێمە داگیرکراوە ئەو داگیرکەرانە ئەوانم کە زاڵمن ئەوانە لەگەڵ ئێماکەن بەس ئێمە دڵمان نایە چکە خۆمان داگیرکراوین قەت دڵمان نایە سا عەرەب لە شارەکەمانە لەگەڵمان ناژی دڵی بشکێنی دڵنیام ڕۆژە لە ڕۆژان عەرەبێک بێتە بەردەمە لێە تەکلیف لێ بکە دڵی نەرمەتۆ لەبەوەی تۆ هونەرمەندی هەست و سۆزە هەیە دڵنیام دڵی ناشکێن وەڵای خۆ من نەبێتە بابەتەی خۆ لەوێ شەندێ مۆسیقای بڵێن تورکیشم ژەند لە تورکیا بەڵام بەڕاستی دڵم بە خۆمان ئەسڵی مۆزوعەکە ئەوەیە ئەو مناڵە لەوێ بەڵە تۆ چەند هاوڕێت هەیە مەسەلەن کە تۆ ئیناسی هونەرمەندە گۆرانی عەرەبی زۆر بە باشیڵێتەوە گۆرانی فارسی ئەڵێ من و تۆ چەند هاوڕێمانەیە بەڵام ئێستا عەرەبێکم نمی گۆرانی کوردی بە باشی بڵێ تورکیەکەم نبینی ئێمە ئەیڵێن ئێمە خزمەتیانەکەین یعنی ئێمە باوەڕکە کورد من بۆیش من پەیامی ئاشتی پێکەوە ژیانم بردوتە ئەو وڵاتانە لە ئەرمینیا لە تورکیا مەسەلەن لە ئێران ویستوم ئەو کارە بکەم بۆی بزانن کە کورد بە دڵێکی فراوانە و سەیری میلەتانی دەوروبەری خۆی ئەکات هەموو جیهان وەڵاهی وادارم هەروابی هەر ئێمە گرەوە بینەوە بەس لە شەقامی سلێمانی حەزەکەم زیاتر کوردی لێبە هەرواش بکە من پێدەم هەروە بکە بەڵام ئەگەر خەڵکی تریش لەگەڵمانە بژی وەکو ئێمە هەموو لەناو بەلەمێک هەبین تۆ بێنە بەرچاوی خۆت ئەم بەلەمە هەممای تێن باوەڕ ناکەم دڵە بەیەکێکیان دڵی دەستی تۆ خۆش بە فعلەن بۆ باشە منیش هەوڵە دەم بڕیارم داوە بەڵام کە ئەوەم بینی جەوەکە تۆزە گۆڕا بۆ من لاوێ دەستە خۆش بە مامەسەلێن کاک نامەجان دێمە لای تۆ زۆر دڵم نایە پرسیارە لە کەم هونەرمەندەکەم کە ئێتە ئێرە چکە من دڵنیە بە بۆنەی قورسی باری ژیانەوە کە پێ دەڵم کلیپێکێن نییە بۆ خۆت یەکسەر جوابەکەشیم نایە تەڵم پێشەوە کلیپێک زۆری تێچێ دنیای پاس هەر لە ستۆدیۆ هەر لە کلیپکردنەوە بەڵام هەر پرسیارەکە کەم تا ئەسا وڵە نایە کلیپێکە دەبێت وەڵایی هیچ هەوڵێکیوام نەوە بیرەکەم من ناقت ناگرم چونکە بەڕاستی هونەرمەندێکی بێگانە مەسەن هونەرمەندێکی وڵاتانی دەرەوە عەرەب زۆر دوو ناڕێ عەرەب دراوسێمانن تورک فارس ئەوە ئەوروپی هەر باز ناکەم ئەگەر گەنجە چکتەوە دەنگیش خۆشی هەبێ یاچێک لەو بە هەرەمەندانی مامۆستا حەمید دەمێ بەمنێ ناسێنێت ئەگە کلیپێک بە قەرز و قۆڵش بکات ئەو ڕۆژەی کە بڵاو بێتەوە ئەوەنەی لی ئەفرۆشتێت کە ئەوەنەی دەجوش خێر بکات داین ئەوەنە خێرەکە کە تێ سەرکرەوە بۆ نم نەگەر تۆ کلیپێک لە ئێستا بەدڵی خۆت پێین دڵنیان مامۆستا حەمیدی ژەزانێت هەر لە تۆمارکردنەوە تا کلیپکردن لەوانەیە بە $2000 تەواو نابێت بەڵام لێرە ئەو $2000 ڕێک ئەچێتە ئەوە چکە نە کەناڵەکان بۆت ئەگەڕێنەوە ئەکی دوایە نە پارەی پێپەیاکەی نە ئیسپات دەشی یەکشتم بیر نەچەکات جزای بەڕاست باسی بکەم تخوا بە بینەرانی خۆشەویستیش بیزانن لەوێ ئامێرێکم کرد لە دوکانێک ژەنیارەکە تۆزە عەسفی پێکرد ئیسم تەسویری کەم ئەزانی نەیهێشت وتی لەبەر ئەوەی من بەناوبانگم ئەگەر بێت و تۆ تۆزە تەسویری من بکەیت و بڵاوی کەیتەوە لە یوتوبەکیان یوتوب دیا پەیجەکان پێ بەقوتە بێ نەیهێشت و تێبێ کرێم بیتی ئەنجا ئەبێ عەسف بکەیت $10 وتێبە بیتی ئەنجا یاڵم 2 دقە ئێمەش لە بۆ ئەم میلەتە خۆشەویستەمان ئێمە شەو ڕۆژ من هەموو کاتی لە بەرنامەکانمانم کەس بەقەدەر هونەرمەندی کورد بەخشەندە نیە مەسڵەن ئێمە دایما هونەرە بەخشید یعنی ئەمە هونەرە تۆ ئەوی کەیزانی ئەی بەخشید لەسەر جادە پێشکەشەکەی لێرە لە کەناڵەکان من ئەگەم لێ مامۆستا حەمید ئەو هەموو بەرنامەیەش پێڵن هەمووی بەخۆ بەخشەچێت ئەمە هەمووی بەخشینە بەخشندەی توە بەخشندەی کاکە نامۆیە کە ئەمڕۆ هاتوۆتە کەناڵی گەڕیان
بۆ هەموو ڕۆژێک ئەو هونەرمەندەیە نێرە باوەڕتانە بێمە لێرە هیچمان نییە پێشکەشیان بکەین لە خۆشەویستی زیاتر بەبێ هیچ پارێک هیچ پاداشتێکیان بینە و ئێمەش و ئەوانش ئێمەش هەموو کارمەندەکانمان لێرە خۆبەخشن جارێکتر بەبێەوەی هیچ دینارێک نەپیا بکەن ئێمەش پارەیان بینێ هەمووی لە پێناوی چی لە پێناوی نەتەوەکەمانە هیوادارم نەتەوەی ئێمەش قەدری ئەو هونەرە بزانێ کە ئەو هونەرە پێشکەشەکەی یعنی بەڕاستی بە نرخە هونەرەوەتە مامۆستا حەمید دەڵێ ئامادە نەبووە گەر چەند چرکێکیشی تەسویر بکەیت بەخوانەی هێژێک دەخشم تەسویری بکەم مامۆستا دەردەت لەگان زۆرە با لەگەڵ میلۆدیکی تری کاکە نامۆیە بە گۆرانی تری ئامادەیە کاک نامەجان تۆش هەرچێکت هەیە توانی باسی بکەی برای باوکمە زۆر زۆر هەچی دەستخۆشی و جوانی ئێوە بەڕاستی کەسانی ئێوە نمونەتان زۆر بێت یعنی ئەم هەموو ئیشە بێ بەرامبەرەکەن وەڵی کەسەوە ناکات ئێستا زۆر کەمنەوە کەسایەتیانە ئێستا مامۆستا حەمید جەنابێ ئەو پیاوە دانیشێک کۆمەڵی خەڵکیم شارە خەڵکی جوانی کۆ بێتەوە گوێ لە ئیشەکانی ئەگرن هەمووی بێ بەرامبەر ئێستا بەداخەوە زۆر کەمنم کەسایەتیانە زۆر کەمن من زۆر سپاس ساڵی 2012 پێشەوەی کاکە جەزای بەڕێز بۆ یەکەم جار مۆسیقا لەسەر ئەم شەقامە لە بەردەمی دوکانەکەی خۆی کردومانە بە هەمومان هەر 2012 یەکەم جار دە ساڵ پێش ئێستا بەڵێ لەسەر جادە میادی حەسەن زیرەکمان کردەوە لە بەردەمی چایخانەیەک یەکێک بوو لە ئیشە جوانەکان من ئەوە متابعەم کردووە دەقە بە دەقەی کاک نەوزادی گەڕامیدیا سڵاوی بۆ نێرم سڵاوڕێزی نردووە کاک محمود محەممەد سڵاوڕێزی هەیە بۆتان زۆر سوپاسم کاک محەمودجان ئەچینە لای بەرهەمێکتری کاکە نامۆساڵاح و بەیەکەوە ساتی شاران ببینێسە یا خۆشەویستانم ئەتوانن ئێوە شەت پرسیارێکتان نەبوو لە میوانە بەڕێزەکانم لە ڕێگەی ژمارە مۆبایلەکانی گەڕامیدیاەوە پێشش بن. لە دووراوە ناوە دەبیستم لە شارەزار خۆش دەبیستم لە دووراوە ناوە دەبیستم لە شارەزار خۆش دەبیستم گویا لەگەڵ شێعرەکاندا زۆر ژیاوی شەوا هەی شەوێ تەزوی شیرینیان پێداوی گویا لەگەڵ شێعرەکانما زۆر ژیاوی شەوا هەی شەوێ تەزوی شیرینیان پێداوی نەدەناسیومە بڕوا بکە نەدەناسیوم بڕوا بکە نەدەناسیوم جیهانەی تواتەوێ هەرگیز لای من دەست ناکەوێ
جیهانی تواتایێ هەرگیز لای من دەست ناکەوێ جیهانی من هەمووی خەمە زەرداخەنەی یەکجار کەمە جیهانی من هەمووی خەمە زەرداخەنەی یەکجار کەمە تالاری من کالاوایە جێی پەڕت و کۆنراوایە تالاری من کالاوایە جێی پەڕت و کۆنراوایە وشکە ساڵە زەوی کرا وڵات تا بڵێ قاقڕە شینای وشکە و زەردن گوڵارە من لەسەر هەردن هەوا و گەرمە گوڵ دەوەرن هەوا و گەرمە گوڵ دەوەرن شیوەن بژێڕن دەوەرن ئێوارە جەنە بە فەرماوی هەلاک و خان گوڵ نابێشین بن لە بەخان ناموس شەرەف حەیا قڕی قەڵاو بەسەر گوڵدا قڕی ئەمڕۆ ڕۆژی دڕک و داڵە ئەمڕۆ ڕۆژی دڕک و داڵە گڕوو بەسەر گوڵدا زاوڵە ئێوارە گیان لەبەر لەرەی بێگیانە ئەوەی مانای نییە ژیانە ژیانە ژیان مەرگە زوو خاوی دنیام بە جەرگە ئێوارە ئێوار 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 ئەوەی ڕووگەی دڵ و چاوە تەنها بتێکی شکاوە ئەوەی ڕووگەی دڵ و چاوە تەنها بتێکی شکاوای دووربا لە من لە ژینی من لە چاوانی بەدبینی من دووربا لە من لە ژینی من لە چاوانی بەدبینی من دووربا لە من لا هەڵبەست من بەو چەپکانەی وشا چەپشێیە ئەیان بەستن لا دووراوە ناوە دەبیستم نە شارەزا خۆشە دەویستم لە دووراوە ناوە دەبیستم نە شارەزا خۆشە دەویستم بۆیە لەگەڵێ شعراکانما زۆر ژاوی شەوا هەی شەوێ
تەزوی شیرینیان پێداوی گویا لەگەڵێ شێعرەکانما زۆری ژاوی شەوا هەی شەوێ تەزوی شیرینیان پێداوی نەدەناسیومێ نەدەناسیومێ بڕوا بکە نەدەناسیوێ نەدەناسیومێ نەدەناسیوێ بڕوا بکە نەدەناسیوێ. دەستان خۆش بێ مامۆستا حەمیدجان دەم خۆشکە کە نامەجان دەستان خۆش بێ. خۆشەویستانم لە گەڕای میدیا دیارە بەنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکە پەیوەندیەکی تەلەفۆنیمان لەگەڵە خاتوپەرژین لە هەولێرەوە. خاتوپەرژین یەکێک لە هاوڕێ هەمیشەیەکانی بەرنامەکانی گەڕای میدیا بە تایبەت بەرنامەی دەمەتەقەی لەگەڵ عەریف حەمەتاڵ کە بەداخەوە ماوەیە کە بەرنامەکە ڕاگیراوە لەبەر هۆکاری تەکنیکی کە باسم کرد زۆربەی بەرنامەکانمان ڕاوەستا بوو. ئەوە هەفتەیە کە بەرنامەکانمان دەستی پێ کردێتەوە. خاتوپەرژین سڵاوت لێبێ. باشی خاتوپەرژین گیان وەڵا بەڕاستی بیرمان نەکردی ماوەیە کە دابڕاوی لە بەرنامەکانمان خەتای ئێمەش بووە خەتای تۆ نەبوو پێم وابێ. بەڕاستی زۆر بیری بەرنامەکەی مام هەمەتاڵ بکەن هیوادارم مام هەمەتاڵ بەرنامەکەی بێتەوە بەڕاستی هاوڕێیان هەم کۆبینەوە لە بەرنامەکەی مام هەمەتاڵ بەڵێ کاکەسار بەکاتی میوانەکە تۆ ئەو بنەرمەندەکەن خۆش دەکەم بەڕاستی دەنگەشی سەڵتێکی زۆر بەدۆشی هەیە هیوادار هەر بەردەوامی لە کارە هەمووی دەکانن بەڵێ منی دەکرێ ئەمش بۆم گۆرانی دەرێ بەرنامەکان گۆرانی وچێ دەکرێ کاکەس ئەمش گۆرانیش بکەن دەرجێمیان پێوەرە. خاتوپەرژین گیان زۆر دەنگی تۆ مش حەزەکەم گویان لێبێ بەس لە شوێنێکە مۆبایلەکەت شەبەکەی باش بێت حەزەکەم یەک گۆرانیمان پێشکەش بکەیت بە کاکە نامۆ مامەسا حەمید. مامەسا حەمید مامۆستایەکی زۆر بەتوانەیە دایمە و دەنگانە هەڵە سەنگێنێت. حەزەکەم بە تۆ گۆرانێکمان پێشکەش بکە مامەسا حەمید و میوانەکەشمان گوێ لێ بێت. ئێستا دەکرێت پێشکەشتانکەم گۆرانێت فەرموو بەڵێ باشە گۆرانی زۆر زۆر خۆشی وەڵامەتمە باڵێنم تۆ بێچین بۆ سەیرانێ ناهاتینێم ببوورە جاوار فرو بارانێ ئەی یارێم یارێم یارێ أنا زرتها ويستقران خم من باشتنا وبراوين قرشي هردو سافر أي أنا صور صادو أكوي غيران خوشا خاتوپەرژین ئەوە چەپڵەیەکشمان بۆ جەنابە بۆ هاندانی تۆ پێشکەش کرد و هەروە مامەسا حەمیدیش بە کەمانچە یارمەتیە نازەماگات دێ بووێن زۆر ئاگادارم سپاسی دەکەم بەڵێ هیوادارم گۆرانەکەیان بەدڵ بێت دووبارە بەخێر هاتنی میوانە بە ڕێزەکان دەکەم کاکدەزا دووبارە کاتێکی شاد و خواتان لەگەڵ کاتێکی شاد وەڵام مامەسا حەمیدی دەنگشی خۆشە دەنگی خۆش بوو هەمیشە خاتوپەرژین لە بەرنامەکەم گۆرانی پێشکەش کردوین سپاس یەکەم برای بەڕێز و خۆشەویستم محەممەدی مامەڕەشە ئەڵە کاک جەزا بەڕێزت وەک خەمخۆرێکی هونەر و کللتوری کوردی جێدەستە دیارە بەڵام بۆچی گروپێک یان ڕێکخراوی دروست ناکەن بۆ پارێزگاری لە هونەر و کولتوری کورد هەر کەسێک هونەری کوردی خراپ بەکارهێنا ڕوبەڕووی یاسای بکەنەوە. کاکە محەممەد جانێمە لە ساڵی 2009 تا ئێستا ڕێکخراوێکمانەیە بەنای کۆمەڵی هونەری میلی کوردستان و هەر بەو ئەرکەش ئەستاوی ئێمەوەی کە بەڕاستی هونەرمەند دەمێ ناکەین بە ئەندام وهاشە لای ئێمە ئەندام بۆ ئەندامی کاراژ بووە هونەری نەشیایی بەکارێناوە مەستە زامان ناوە مافی ئەندامەتیمان لێ سەنگۆتەوە هەوێکەشمان لێ وەرگتوێتەوە و
و تا ئێستا ناتوانێت جایەکتر بێتەوە بە خاوەنی ناسنامەی هونەری ئێمە بۆ ئەرکاساین قوربان بەڵام لەم ڕۆژگارەیە بە شێوەیە تێکەوتوینەکە خۆمان نێن بە دادگا ناتوانین کەس بین بە دادگا بەڵام ئەتوانین ئێمە لای خۆمانەوە بەو شێوەیە سزاکانی ئێمە سزای ئیداریە سزای بڵین ئەوەیە کە ناڵین لابواری هونەرەکە لە هیچ چالاکی خۆمانە بەشداری پێ ناکەین و مافی ئەندامەتی لێ سەنگینەوە مامەسارۆمان کردووە نازم بەڕێز زاگەداری و هەمیشە هانی ئەندامەکانمان ناوە کام هونەرە جوانە پێشکەشکەن ئێمە هەرگیز پشگیریوانەمان نەکردوە کە هونەرێکی نەشێوە پێشکەشەکەن بۆ دایمە ڕەخنەشمان لێکردوون سپاس بۆ کە محەمەدی مامەڕەشە سپاس دەکەم سپاسی هەردوو میوانی خۆشەویستم مامۆستا حامی دەکەم دیارە پێش کۆتایی بەرنامە ئەوەیە خۆتان هەرچێکتان نەبێ بیڵێن و دوایش دیاریەک گۆرانی ئەەکەم بە دیاری بەرنامە کاک نامەجا من زۆر سپاس دەکەم هیوای سەرکەوتنە بۆ خوازم بەڕاستی هونەرێکی جوان پێشکەشەکەی هونەرێکی بە نرخ و گران پێشکەشەکەی هیوادارم لە داهاتوو ئەستێرێکی درەوشاوە بیت ئێمە زۆر سپاسی ئێوەکەین سپاسی و دەرفەتاکەین کە یاتان بە ئێمە دەستخۆشی بۆم بەرنامە جوانە و بۆ ئەو برادرانەی پشتی کامێرا و جەنابەت و مامۆستا حەمیدیش بەڕاستی جی شانازیەکە من لێرە ئێمە ئەوە هیچی ترم نییە دەستخۆشتان لێکن مامۆستاجی من سپاسی تۆ ئەەکەم کە تۆ هەڵەیەکە تۆ من ڕاست کردەوە ئەویش ئەوە بوو من وتم ڕەنگە من هونەری بێگانە نەژەنم بەڵام تۆ جوانترت کرد لە وشەکە وتت ئەسڵەنێ ئەبێ کورد بە میلەتان بناسێن کە دڵ فراوان و جوانن زۆر بێگومان من ئەوەی بەڕێزتم لە تورکیا هەرکرد ئەو زۆرە حاڵ و ئێستا چونکە من وتم بە سەرچاو من مۆسیقای تورکی لێدەم مامۆستا من لێم بینی تۆ جارێ ژەنینێکی فارسی پێشکەشەکەی ڕۆحەکەی بەبەریانی تۆ ئێمە ناتوانین تۆ ناتوانانی بکەیت چون من دڵنیام لەبەروی هونەرمەندی پڕی لە هەست و بۆیە ئێمە ئەوان با دژمنایەتی مام بکەن بەڵام ئێمە هەر چاوێن ئێمە ئاشتی خوازین و ئەشی سەلمێنین کە ئێمە کەسێکین ئاشتیمانەوێ میلەتێکین حەزەکەین ئاشت بین لەگەڵ تەواوی میلەتانی جیهان لەگەڵ هەموو کەسێک کە خۆی بە مرۆڤ بزانێت دەستخۆشی لەکەم ئێمە هونەرمەند هەرەوە پەیامەکەمانە ئەوەڵ و کۆتاییش ئێمە حەزەکەین ئاشتی و تەبایی و پێکەوە ژیان هەبێ مۆسیقاش تۆ تاقیب کەرەوە لە هەر شوێنێک مۆسیقا پێشکەشەکرێت لەو شوێنە ئاگەکە بۆ ئاگرێ ئەچێتە شوێنی ژاوەژا و شوێنی وتە و وتەڵۆک و قسەی ناخۆش و مۆسیقا ینی بەڕاستی ئاشتی و تەبایی و پێکەوە ژیان و خۆشی هێنێت هیوادارم شتە کە ناسنامەیەکە پەیوەندیەک لە نێوان هەموو گەلان دروستەکە مۆسیقایە دەستخۆشی دێکم بەم سپاس بۆ خات و پشنگ و هەموو ئەو ستافە جوانەی گەڕیان میدیا کە هەمیشە هاوکارن وەکو سەربازێکی ماندوونە ناس منش لای خۆمە سپاسی پشتی کامێرە هەموو کارمەندە خۆبەخشەکانی گەڕیامیداکەم کە هەر هەمویان شەو و ڕۆژێرە خزمەتی هونەری کولتوری نەتەوەکەمەکەن بەبێ هیچ پاداشتێک بەبێ هیچ بەرامبەرێک بەبێەوەی هیچ سەماحێکشان لەو ئیشە هەبێت تەنها خزمەتی نەتەوەکان نەبێت سوپاسیەوەکەم کە ئامادە بوون دیارە لەگەڵ دیاریکی کاکە نامۆساڵا ئەو هونەرمەندە لاوە دەنخۆشی کەم ڕۆمیانی گەڕیامیدیا بوو هیوادارم خۆی بە دڵی خۆی گۆرانیەکمان پێشکەش بکەین بە دیاری بەرنامە ئەم ئێوارەیە بەم شێوەیە کۆتاییمان هێنا بە بەرنامەیەکی تایبەتی هونەرستان هیوادارین گەڕیامیدیا لەوە زیینەیە بەرنامەکانی هەموو بگەڕێتەوە سەر سکەی خۆی و بتوانین بەردەوام بین لە خزمەتانە فەرمووە مەساحەمی دەستخۆش بريدين
رسن باری هون امان امان تاشی دا رسن باری هون امان امان رد برین دلابن باغم زیچان اوه بگ بجان کنکن جرگو بازی بریان لگران امان بازی بریان لگران امان لنیو جان من دوشان قبلی آیات بودیغان امان امان قبلی آیات بودیغان امان امان رد برین دلابن